وەفدێکی باڵای کەنەکە سەردانیستان دەردەکات. ئەحمەد قەرەمووز هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە بە هاوڕێیەتی وەفدێکی باڵا سەردانیستاندەری کرد و لەگەڵ سکرتارەتی دامەزراوەکە کۆبوویەوە. لە دانیشتنەکە تاوتۆی دۆخی ئێستای هەر چوار پارچەی کوردستان کرا و تێشی خرایە سەرگرژەکانی ئەم دوایی نێوان پارتی و پەکەکە. هەردوو لاچە ختیان لەسەر چارەسەرکردنی کێشەی لایەنەکان لە ڕێگەی گفتوگۆ کردەوە. لە بەشێکی تری دانیشتنەکە هاوسەرۆکی کەنەکە ستایشی ڕۆڵی ستاندەری کرد و داوتۆی کار و پرۆژەی هاوبەشی هەردوو لاکرا. لە لای خۆیەوە مەسعود عەبدولخالق ڕایگەیاند پشتیوانی هەموو هەوڵێک دەکەین بۆ ئەخستنی ناوماڵی کورد و ڕێزگرتن لە تایبەتمەندی هەر پارچەیەکی کوردستان. ڕاگەیەندراوی کۆتایی کۆبوونەوەی کۆنەکە و ستاندەر. بەرەنجامی دانیشتنی هاوبەشی سکرتارەتی ستاندەر و کۆنگرەی نەتەوەیی کورد کەنەکە کە لە بەرواری 24 یانزەی 2020 لە هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک ڕۆشنبیر و نووسەر و چالاکی مەدەنی بەڕێوەچوو. کۆبوونەوە جەختی لە بەرزنرخاندنی هەوڵی کەنەکە بۆ نێوبژی و دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە شەڕی براکوژی کە لەلایەن میلەت و پەرلەمانەوە تەحریم و تەجریم کراوە کردەوە. بە پێی وردبوونەوە بۆ دۆخی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێم و دەوروبەری. هەردوولا پێمان وایە ئەو گرژیانە پیلانێکی دوژمنانی کووردە لە ڕووکەش دژی یەک لایەنە، بەڵام لە جەوهەردا دژی هەموو کووردە. ئەگەری زۆر نەرێنی بەدوادادێت تەواوی بچنەوەی ڕزگاری خوا زەرمەند دەبێت. هەڕەشەیەکی ڕاستەقینەشە لەسەر هەرێم. بۆیە بەدەنگی بەرز داوا دەکەین هیچ لایەنێک بە پیل ئەو پیلانە گەورەی دوژمنان نەچێت. داواش لەسەر جبلایەنە سیاسیەکان دەکەین ڕەچاوی بارودۆخی سیاسی کوردستان لە هەر پارچەیەک بکرێت و هاوکار و پشتیوانی یەکتر بن و دەست نەخەنە کاروباری یەکتر و بەڵکو هاوکار و پشتیوان بن. ئەگەر کێشەیەکیش هاتە پێش بە دایالۆگ و گفتوگۆ چارەسەری بکەن. ئەرچی هەموو لایەکیشە شاخە بەرزەکانی کوردستان بپارێزن لەو پیلانەی کە دوژمنان دەیانەوێ تیرۆریستان بهێنە شوێنی ئەو پارێزەرانەی کورد کە تا ئێستا ئەم ناوچانەیان پاراستووە. پێویستیشە بەهەموو لایەکمان کۆمەڵگەی نێودەوڵەتی لەو پیلان جێڕێ ئاگادار بکەینەوە کە هێنانی تیرۆریستان بۆ شاخە بەرزەکانی کوردستان چەندە هەڕەشەیە لەسەر هەر چوار پارچەی کوردستان. بەو ئەندازەیەش هەڕەشەیە لەسەر سەقامگیری جیهانی و کۆمەڵگەی نێودەوڵەتی. کۆنگرەی نەتەوەیی کورد کەنەکە سکرتارەتی ستاندەر.